ئەوەی لوبنان جا دەکاتەوە لە وڵاتانی تر بوونی چەندین نەتەوە و پێکاتە و قەواری سیاسی جیاوازە کە خۆیان لە 19 تایفە و مەسەبی جیاوازدا دەبیننەوە. کوردەکانی لوبنان لەگەڵەوەی ژمارەیان لە 100,000 کەس زیاترە لە هەمان کاتدا خاوەنی دوو حیزبی سیاسی مۆڵەت پێدراون و بارەگەی سەرکیان لە بەیروتی پایتەختە. حیزبی ڕزگاری کۆنترین حیزبی کوردی لوبنانیە. چالاکیەکانی ئەو حیزبە زیاتر لە بۆنەنەتەوەیەکان بەدەردەکەوێ و وە خۆشیان دەڵێن ساڵانە بە هاوکاری چەند ڕێکخراوێک لەسەر دەریای سپی ناوەڕاست یادی جەژنی نەورۆز دەکەنەوە. ئەم حیزبە چەند جارێک بەشداری هەڵبژاردنەکانی ئەو وڵاتەی کردووە و تا ئێستاش هیچ کاندیدێکی نەیتوانیوە دەنگی پێویست بەدەست بهێنێ وە خۆشیان دەڵێن لەسەر سوننەکانی ئەو وڵاتە حساب دەکرێن و دەژڵێن سوننەکان بوونی نوێنەرێکی کورد لە هەڵبژاردنەکاندا بەڕەوا نابینن. 18 طائفة هنري لبناني دهنا 18 هبون نهاية علوي جوارا كنا طائفة بونا 19 چه معناها يا وقت يقول مثلا ملتي ما يكردجي أو جيب به ملي كردية أو طائفة أو جيو كذا ملتها حقي وناكي تمثيلا برلمان دبيد حكومتي دبيد دوائر حكومتي دبيد. حزبی وەلای وەتەنی کە خاوەنی مەجلیسی ئاعیانی کوردی و ئیتیحادی تەڵەبەی کوردیە یەکێکی ترە لە پارتە کوردیەکانی لوبنان و لە ساڵی 2008دا دامەزراوە. هاوشێوەی حیزبی ڕزگاری ئەمیش نەیتوانیوە هیچ کاندیدێکی سەرکەوتن بەدەست بهێنێ لە هەڵبژاردنەکانی ئەو وڵاتەدا. ئەوەش لە کاتێکدایە بە تەنها لە بەیروت 24,000 دەنگدەری کورد مافی دەنگدانیان هەیە. أصحاب اللوائح يعني الزعماء الكبار اللي بألفوا لوائح كان حیزبە گەورەکان ڕەتی ئەویان ئەکردەوە کە کوردێک کاندید بکەن لە ناو لیستەکەی خۆیاندا. لەگەڵ ئەوەی ئێمە ئەتوانین بە پارە دەنگ بکڕین بەڵام ڕەفزی ئەو بیرکردنەوانە دەکەین. ئەتوانین هاوپەیمانەتی ببەستین بەڵام بەمەرجی ئەوەی ئەندامێکی ئێمە بخەنە ناو لیستەکەیانەوە. بەڵام سوپاس بۆخوا ئێمە ئێستا خەریکی ئەوەین خۆمان بەهێز بکەین بۆ ئەوەی بتوانین ئەوە بەدەست بهێنین کە ئامانجمانە. حالوفات معهم نسيت نحن بنصوت لهم وبيصوتوا لنا. بنەماڵە بەڕەچەڵە کوردەکانی لوبنان هیچ پەیوەندێکیان بە حیزب و ڕێکخراوە کوردیەکانەوە نییە و دەنگیان پێنادەن. هاشم ئەیوبی کەنەوەی سەلاحەدینی ئەیوبیە ئاماژە بۆ دەکا ئەو حیزبانە پەیوەندیان پێوە نەکردوون. وتیشی شارەزایی کلتور و زمانی کوردی نین. لا أظن أننا ننتمي لأحزاب كردية لأنهم لم يتصلوا. باوەڕ ناکەم پەیوەندی بە هیچ حیزبێکی کوردیەوە بکەین چونکە ئەوان لە بنەڕەتدا پەیوەندیان پێوە نەکردوین. بۆ نمونە ئێمە نازانین بە کوردی قسە بکەین و عاداتی کوردیش نازانین بەڵام هاوسۆزیان بۆ دەڕەبرین و گرنگیان پێدەدەین. ولكن أكراد لبنان بحد ذاتهم نەبوونی نوێنەری کورد لە پەرلەمان و شارەوانیەکانی وڵاتی لوبنان لە کاتێکدایە کە بەشێک لە کەمەنەتەوەی و ئاینیەکانی وەک ئەرمەن و دورزی و عەلەوی و سریانی نوێنەری خۆیان لە پەرلەمان و شارەوانی وڵاتی لوبناندا هەیە. کاروان ڕەحمان NRT بەیروت.